من میوانێکم هەیە مخلد حازم شارەزای ئەمنی و سیاسی کە لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز مخلد ئەم کاتت باش، ئەم پەیامەی ئیسرائیل چ ئەوەی لە ڕێگەی ئەمریکاوە گەیاندوێتە حکوومەتی عێراقی، چ ئەوەی ڕاستەوخۆ ئیسرائیل خۆی بە حکوومەتی عێراقی وتووە، پەیامە یا هەڕەشەیە؟ بسم الله الرحمن الرحیم. بەخشنەوە میهرەبان، سڵاو لە جەنابتۆ لە بینەرانی کوردستان 24 بەڕێزیش. گومانی تێدا نییە ئەوەی کە ئیسرائیل نردوێتی بۆ عێراق مانای زۆرە، دەکرێت یەکدانەوەی جیاوازی بۆ بکرێت. عێراق خۆی وەکو بەشێک لە بەرەی مقاومە دەبینێت، بە تایبەتی ئەو گروپانەی کە خۆیان بە بەرەی مقاومە ناساندووە و بڕۆیان بە یەک پارچەی خاک هەیە. ئێستا ئەو گروپە چەکدارانە زۆرینەیان پشتگوێ خراون، یاخود پارامێز خراون، یاخود کۆک کراونەتەوە لە شوێنێکی بچووکدا، بۆ نمونە لە غەزە بچوو کراونەتەوە، لە باشووری لوبنان بچوو کراونەتەوە. ئێستا لە سووریایش شەڕ هەیە بۆ ئەوی ئەو گروپە چەکدارانە بچووک بکرێنەوە. ئێستا ئەوەی ماوەتەوە گۆڕەپانی عێراق و گۆڕەپانی یەمەنە. ئیسرائیلیش هەڕەشە لە هەردووکیان دەکات، دەڵێ بە شێوەیەکی کردەی ئامادەین بۆ بچووکردنەوەی ئەو گروپە چەکدارانە لە یەمەن و لە عێراقیش. ئیسرائیل ئامادەی خۆی دەربڕیوە بۆ لێدان لە ئەو شوێنانی گروپە چەکدارەکانی تێدان، بە تایبەتی ناوچەکانی حەشد و ناوچەکانی پشتیوانیکردنی گروپە چەکدارەکانن. ئەگەر حکوومەتی عێراق نەتوانێت ئەم گروپانە ڕابگرێت، کاردانەوەی ئیسرائیل دەبینین، چونکە گروپە چەکدارەکان خۆیان وەکو بەشێک لە بەرەی مقاومە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبینن، بەردەوامن لە هێرشەکانە بۆ سەر ئیسرائیل، هەڕەشەن لەسەر ئیسرائیل. ئەم پرۆسەیە یاخود پرۆسی بە ئامانجگرتنی ئیسرائیل ئەگەر عێراق نەتوانێت چارەسەری بکات، گومانی تێدا نییە مەیدانی عێراق دوای لوبنان و سووریا و غەزە دەبێتە شوێنێک بۆ لێدانی ئیسرائیل و دەبێتە شوێنێک کە ئیسرائیل چاوی تێبڕێت و هێرشی بکاتە سەر. چونکە ڕەنگە نامەی دووەمیش ببینین، ڕەنگە ئەمە تەنها نامەیەک نبێت، نامەی دووەمیش دەبین. زۆر باش. عێراق لیژنەیەک پێکێنێت بۆ ئەوەی ئەم پەیامە بە بەرەی مقاومە لە عێراق بگەێنێت. پێت وایە تا چەند حکوومەتی عێراقی دەتوانێت قەناعەت بە بەرەی مقاومە بکات کە دەستبەرداری ئەم هێرشانە بن بۆ سەر ئیسرائیل؟ بەڵێ ئێمە پێویستە بەڕوونی قسە بکەین، پێویستە ڕوون و ڕاشکاو بین. حکوومەتی عێراق هەروەها بڕیارەکانی حکوومەتی عێراق و لیژنەکانی حکوومەتی عێراق لە چوارچەوەی دەوڵەتدان، بەڵام گروپە چەکدارەکان بڕیاری جیاوازتریان هەیە. ئەو بڕیارەی کە ئەوان دەیدەن بڕیاری حکوومەت نییە، ملکەچی حکوومەت نین، بەڵکو ئەو بڕیارە بە قسە دەکەن کە لە ئێرانە و دەدرێت. گروپە چەکدارەکان هاو هەڵوێستی ئێرانن. بەڕێز سوودانی چەندین جار هەوڵی داوە گوشار لە گروپە چەکدارەکان دروست کات بۆ ئەوەی کە کۆنتترۆلیان بکات، بۆ ئەوەی کە سەقامگیری عێراق دابین بکات، بۆ ئەوەی کە هێرش نەکەنە سەر ئیسرائیل، بۆ ئەوەی کە لە عێراقەوە هێرش نەکەنە سەر ئیسرائیل. تەنانەت بەڕێز سوودانی کۆمەڵێکی زۆر هەوڵی دیبلۆماسی داوە، هەوڵی داوە کە گوشار لە بەرەی مەقاومە بکرێت. بەڵام ئەو حکوومەتەی کە باست کرد، ئەو هەوڵانی کە باست کرد، نەیانتوانیوە هیچ دەرئەنجامێک بهێنە بەرەی مقاومە، گوێی بە بڕیارەکانی حکوومەتی عێراق نەداوە. لە زۆرینەی بوارەکانیشدا بینیومانە بەرەی مقاومە خۆی هەڕەشەی لەسەر حکوومەتیش دروست کردووە. ئەگەر هێزەکانی ئەمریکا لە عێراق نەکەنە دەرەوە، واتە ئێستا ئێمە فرە بڕیاریمانەیە لە عێراقدا، حکوومەتمانەیە لەلایەک، بەرەی مقاوممانێ لایەک. ئێستا حکوومەت دەیەوێت گۆچانەکە لە ناوەڕاستدا بگرێت و هاوسەنگی بپارێزن، بەڵام بەرەی مقاومە و گروپە چەکدارەکان قسەیەکی دیکەیان هەیە، پابەندین بە بڕیارەکانی حکوومەتەوە، بەردەوام لە هێرشەکانیان بۆ سەر ئیسرائیل لە ناو خاکی عێراقەوە. و ڕەنگە ئەمەش ببێتە هەڕەشەیەکی زۆر جدی لەسەر ئاسایش و سەقامگیری عێراق. عێراق ئابوورێکی لاوازی هەیە، هەمومان دەزانین کە ئێستا ناوچەکە لەسەر ئاگرە. پرۆسەکە لە لوبنان تەواو بووە لە سووریا دەستی پێ کردووە، سووریاش سنووری لەگەڵ عێراقەیە. ئەو پرۆسەی کە لە دێمە سەر ئەو بابەتە ئەوەی سووریاش و پەیوەندی بە عێراقەوە. بەڵام ئەمەیە بپرسم بەڕێز مخەلەد، یعنی دەرەنجامی جەنجی غەزە و باشووری لوبنانمان بینی کە چی وێرانکاریەکی بە دوای خۆیان هێناوە.
عێراق بەرگەی ئەوە ئەگرێت ڕاکێشرێتە نێو شەڕێکەوە کە ڕەنگە دەرەنجامەکانی کەمتر نەبێت لەوەی کە بەسەر غەزە و لوبنانە هات. بەڵێ لە ڕاستیدا من پرسیارەکە بەڕوونی تێنەگەیشتم، بەڵام ئەگەر تۆ مەبەستت ئەوەیە کە دیدگەیەکی گەل هەیە بۆ ئەوەی شەڕ ڕابگیرێت، گومانی تێدانێ ئێمە هاوسۆزین لەگەڵ لوبنان، هاوسۆزین لەگەڵ غەزە، بەڵام پابەندیشین بە سنووری خۆمانەوە. پێویستە ئێمە سنووری پشتیوانی لۆجستی و پشتیوانی مرۆیی زیاتر تێنەپەڕێنین. ئەمە دیدگەی گەلە، گەل ناوێت عێراق ببێتە بەشێک لە پرۆسەی سەربازی، تەنها دەمانێت لە ڕێگەی هاوکاریەوە یارمەتی فەڵەستین و لوبنان بدەین. بەڵام بەرەی مقاومە تەنانەت پێچەوانەی گەلیش بڕیار دەدەن، خۆیان بە بەشێک لە بەرەی مقاومەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەزانن، خۆیان بە بەشێک لە بڕیارەکانی ئێران دەزانن، هێرش دەکەنە سەر ئیسرائیل. ئێستا دەتوانم بڵێم جۆرێک لە جۆرەکان جیاوازی هەیە لە دیدگای سەرکردە سیاسیەکان، جۆرێک لە جیاوارەکان جیاوازی هەیە لە کارکردن لەگەڵ ئەم گروپە چەکدارانەدا، چونکە سەرکردە سیاسیەکان بەشێکیان لەگەڵ ئەوەن کە بە هیچ شێوەیەک عێراق نەخرێتە ناو شەڕەوە، چونکە عێراق بچێتە شەڕەوە، شەڕەکە لە بەرژەوەندەی ئیسرائیل کۆتایی دێت. عێراق توانێت ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیلی نییە، بەڵام بەداخەوە بەرەی مقاومەت دێت بیان و دەدات بە ئیسرائیل بۆ هێرش کاتەسەی عێراق. عێراق خۆی بەرگەی شەڕ ناگرێت. زۆر باش پەیامەکە لە جوانی گەیشت بەڕێز مخەلەد. ئەمێ لەسەر ئەو شەڕەی لە سووریا هەیە ئێستا بە شێوەیەک لە شێوەکان خەریکە فراوانترە بێت لایەن هەندێک لە گروپە چەکدارەکانەوە. کاریگەری ئەم شەڕە لەسەر عێراق چیە بێت ئەگەر ئەو شەڕە بەردەوام بێت و فراوانتر بێت؟ گومانی تێدا نییە. بە گوێرەی دیدگای من، بە گوێرەی بیرروباوەڕی من، ڕاگررتنی شەڕ لە باشووری لوبنان لەسەر کۆمەڵێک بنەما ڕووی داوە. ئیسرائیل ویستوێتی کە شەڕی لوبنان ڕابگرێت، ویستوێتی بڕیارنامەی 1970 جێبەجێ بکات، حیزبوڵا بخاتە ئەو دیوی ڕووباری لیتانیەوە. هەروەها ئیسرائیل ویستوێتی سوپای لوبنان لە جێگەی حیزبوڵا بگەڕێتەوە بۆ سنوورەکانی ئیسرائیل و لوبنان و جارێکی دیکە سوپای لوبنان کۆنتترۆڵی ئەو پێگە سەربازیانە بکات. ڕەنگە هەندێک لە پێشێکاری ئاگربەستە بێت، بەڵام ئیسرائیل ویستوێتی کە باشووری لوبنان لە حیزبوڵا پاک بکاتەوە، ئێستش کردوێتی. ئێستا ئیسرائیل کارەکەی کردووە، چونکە حیزبوڵا سەری مارەکەیە، حیزبوڵا سەری بەرەی مقاومەیە. بەرەی مقاومە زیانی زۆری بەرکەوتووە، حیزبوڵا پشتگوێ خراوە، حیزبوڵا بچوو کراوەتەوە. ئێستا جوولەکەکان چیان دەیانەوێت مەرەی مقاومە بە تەواوی پاشەکشە پێ بکەن، بە تەواوی گۆشەگیری بکەن. لە غەزە پاشەکشەیان پێکردووە، ئێستا لە سووریاش دەکەن، دواتریش ڕەنگە بێتە عێراقەوە. چونکە کێپا پشتی لۆجستی لوبنان و سووریا دەکات، بێگومان بە عێراقدا تێپەڕ دەبێت. ئیسرائیل ئەمە دەزانێت، ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتووشدا ئیسرائیل بکشێت بەرەو عێراقیش، تەنانەت بچێتە یەمەنیش. زۆر باشە. مخەلەد حازم شارەزای ئەمنی و سیاسی لە بەغداوە لەگەڵ ئێمە بووی. سپاس بەبەڕێز.